بێریڤان خان فەرموو. زۆر سپاس دکتۆر گیان، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ ژاندنی ئەم بابەتە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بوو. من زیاتر لە کاتی هاوڕێنم ناکوشم پرسیارێک کە لەلای من دروست بووە ئەویشەوەیە کە ئێمە زۆر با بڵێن کۆمەڵگەی کوردی ئێمە زۆر سێری ئەم درامایانە ئەکەین، ئەوەنەی شتە ناشرینەکان بەڕای من لی وەرەگرین شتە جوانەکان وەرناگرین. بۆ نمونە بۆچی بە ئەمە پرسیارەکەی منە، بۆچی پیاوان یان ئافرەتانی ئێمە ئەو خۆشەویستیەی کە لە هەنێک لە دراماکانە ئەیبینین بە یەکتری نایەن؟ خۆ ئەمەش زۆر هەیە، ینی زۆرێک هەیە کە بۆ نمونە لە پێناوی خۆشەویستەکەی کە ئەیبینین لە دراماکانە قوربانی زۆرەیە. بۆچی ئەم شتە نابینین ئێمە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە لە کاتێکە کە زۆرترینێک ئەم کێشەیەمان تووشە بێ؟ ئەمەیەکە لە پرسیارەکان. پرسیارێکی تری من ئەوەیە کە بۆچی بە بڕوای بەڕێستان دراماکانیان فیلمەکانی ئێستەی ئێمە وەکو ئەوانی پێشووتر تاموچێژی نییە؟ ئایا ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم درامایانە کاریگەریەکی زۆری لەسەر دراماکانی ئێمە هەبێت؟ زۆر سپاس. یعنی ئێستا چۆن ئەڵێ عەسری سورعەیە، ئاخر جاران گۆرانی بێژ مامۆستا حیکمەت دەنگی خۆش نەبووە، کەس گۆرانیشی بۆ تەسجیلە کرد؟ سا لە ماڵەوە دانیشتۆ بۆ خۆی بەدەنەوە گۆرانیە لە جیازێکی پێ و ڤیدیۆیەکی پێ و بڵاوێک هاتەوە یەکەم تەکنەلۆجیاکە وای کرد کە شتەکە ئاسان کرێ. جاران نەگەر لە تیپێکادەر نەچوایە و اختیبارێکی و بەچەند فلتەرێکانە ڕۆژایی گۆرانێ بۆ تەسجیل ناکرد لەو تەلەڤیزیۆنی کەرکووکە، کەواتە دەنگەکە ڕەسەن بوو، مۆسیقاکە ڕەسەن بوو، کەلیماتەکان ڕەسەن بوو. ئێستا کاکە نوع و شەی بازاڕی و جنێ و قسەی حەلەق و مەلەق اینجا ئەمە یەکێکە لەوانە. دوو، ئێمە لەبەرەوەی پەروەردەی هونەریمان نییە، زەوقی هونەریشمان نییە. زۆر جار ئێستا زەوقی هونەریەکەشیان نەهێشتین. جا باسی مسلسلە ئەوانەیە خۆشەویستی، ئەم خۆشەویستیە دروستکراوە خەیاڵی ئەمە موساجان کاکرێ نووسەرێکە و هاتووە وامە لە واقع بوونی نییە، لە واقع بوونی نییە. هیچ پیاوێک ناتوانێت بەڵێ مامۆستا حیکمەت ئەو پرسیارە دوو حەلال بێ. ئەو سەردەمەی کە ئێمە ئاوا دەست و سەرمانە گیراوە و نەکەی ئێمە قەڵیە بوو، قەڵەی ئەرز و خاک و ئاو سەرکەوتن بوو. بەڵێ بەڵام ئێستا ئەبێ ئێمە بە دراماکانمان چارەسەری موشکیلە کۆمەڵایەتەکان هەندێک میکرۆب کە ناو کۆمەڵی ئێمە باسکرا، وەکو بەڕێز کاک مستەفا و جەنابتان باسان کرد، چۆن چارەسەری ئەو میکرۆبانە بکەین. ئەوە بەرنامەی ئێمەیە. لەبەرەوە سەردەمە فەن قەزیە بوو، هونەرمەند پێشمەرگە بوو، هونەرمەند سیاسی گەورە بوو، بەڵام بەداخەوە ئێستا هەر شتەکان جاری وا دانیشۆ بەخۆی قساڵی کا بە تەمسیل. ئەوە من بەبیرمێ 96 و 95 نەبوو بڕواو بێ مسلسلێکی ئەرجەنتینی بوو، نازانم چی گوادەلوپێی ناو بوو، گوادەلوپێ بوو، نازانم چی بوو. بڕواو هەبێت چوومە ناو بازار لە شارەکانە، مجموعەیەک ئافرەت تووشی انحراف بوون، بەس ویسمیان جلەکانیان وەکو ئەو بێ، ئەچوە دوکانێکی کەمالیات نەیەتوانی بیکڕی، ئیستیغلالیان کردبوون، بڕۆ بیبە بەکاری بێنەوە. یعنی ئێمە وەکو جەناب دەڵێ زیاتر لە تەقلیدی مەسهەر و دیبی دەرەوە ئەکەینەوە. اینجا دائیمەن مناڵ و مراهق لاسایی مەسهەرەکەنەوە، چکە عەقڵیشتا گەشەی نەکردووە. هەستەکەم لە کۆمەڵگای ئێمە خەڵکەکە ئەوەندە واعی وشیار نییە، زیاتر ئێمە تەقلیدی توێکڵ و شتەکانی ئەوروپاکەینەوە، چونکە عەقڵ یەوێت تۆ بچیتە ناو جەوهەرەوە. بەداخەوە ئاستی وشیاری لای ئێمە وەکو پێویست نییە، وەنە لە قوتابخانە و خوێندنگاکان نەڕاگەیاندەکانم بەو شێوەنی ئاستی وشیاری خەڵک بەرزکەنەوە. ئێمە هەتا وەکو ئێستا لە منهەجی مەکتەبەکانمان مامۆستاجان شتێک نییە بە ناوی بیرکردنەوەی ڕەخنەگرانە. هەزار شتمان پێ بڵێن یەکسەر وەرێگرین وەکو ئیسفنج جۆڵێم ژین و بڕوا ئەکەین. لە کاتێکە وڵاتانی تر تاگەکانیان وا پەروەردە کردووە، معیاری هەیە، پێوەری هەیە، هەر قسەیەکرا بڕوا ناکە لێ کۆڵێتەوە شتی بووە کە ئەماکە. ئێمە ئەوانەی لە مەکتەبەکانیشمان نیە مامۆستا، لەبەر و تاگەکانمان زۆر سادە و ساکە. بڕۆ ئەوەی سلێمان هەڵشۆی و سەدانی وا پەیا بووم هەموو خەڵکی چۆن هەڵخەڵەت ڕۆژانە دووبارە ئابێتەوە، خەڵکەکە سادە و ساکارە. ئێمە ئینسانەکانمان پاکیان زۆر تایە، بەڵام بەداخەوە نەمانتوانیوە ئەو معدەنە پاکە ئیشی لەسەر بکەین. ئەوە تیتر خۆبینی تا وەزعەکە بەرەو چۆڕوە. بەت ئەوەی کەوت دڵنیا بە ئەوە دروست کراوە، بەخوا هیچ ژن و پیاوێک لە هیچ وڵاتێکی دنیا نییە وەکو ئەمەی کە ئێسام خۆشەویستی و هێنان و بردن و عاتف و ڕۆمانسیەتە مستەحیلە ئەوە لە واقعە هەبێ. چێ ژیانەوەگە زەحمەت بووە، کەس ناتوانێم هەموو هەر ئەسڵەن ژنی پیاوی ئێمەم هەموو بە ژنەکەی بڵێ ژنەکەی لێ بێزار بێ، ئەمە ڕۆژە بە قوربان و بە ساقە و گوڵی بۆ نازانم چی، هەر ئەبێ بە شتێکی با بڵێم چی ناواقعی.